بەهۆی کۆنی بیناکەیان بەشێک لە نەخۆشخانەی گشتی شەید پێشەو لە چەمچەماڵ لە کارکەوتووە و ئەگەر بە دواداچوونی بۆ نەکرێت مەترسی ڕوخانی بیناکەش لە ئارادایە. دیارە ئێمە ماوەیەکە کۆمەڵێک گرفتمان هەیە، گرفتەکانیش بە نووسرا و ئاراستەی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستیمان کردووە. یەکێ لەو گرفتانی کە ئێستا ئێمە هەستەکەین لەسەرمان گەورەتر دەبێت ڕۆژ بە ڕۆژ نەبوونی بینایە. دیارە ئێمە لە نەخۆشخانەیەکە خزمەت دەکەین، نەخۆشخانەی گشتی شەید پێشڕە و کە لە ساڵەکانی هەفتاکان دروست کراوە. ئەم نەخۆشخانەیە ماوەی 2 ساڵە ئێمە بەشێکی زۆریمان لێ داخستوە بەهۆی کە مەترسی ڕمانی لێ دەکرێت. ئەم بەشە لە ئێستاە زۆر مەترسی گەورەیە بۆ سەر نەخۆشخانەکە و بۆ سەرگیانی کارمەندان و فەرمانبەرانی نەخۆشخانەکە. ئەم بینایە بینایەکی کۆنە لە هەفتاکان دروست کراوە لە ساڵی 2006 5 بوو 6 نۆژەن کراوەتەوە. ئێستا حاڵی بیناکە زۆر خراپە، بەشێکی قاوشی ژنان و بەشی قاوشی پیاوان لە ڕووخانایە، کۆگای دەرمانی زۆر ناتەندروستە، یعنی بیناکە کۆنا خەریکە ئەڕوخێت، پیسە پێویستی بە نۆژەنکردنەوەی ئاری هیچ نەبێمە داوای بینای تازاکەینەوە نۆژەنکردنەوە ئەگەر هەر نەبوو ئەوە بکرێت. قایمقامی قەزای چەمچەماڵیش ڕاگەیەنێت داوامان کردووە بینای نەخۆشخانەیەکی 50 قەرەوێڵەی نوێ بۆ قەزای چەمچەماڵ دروست بکرێت و ئەگەر ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت پێویستیمان بەو بینا کۆنە نابێت. سەبارەت بە ڕوخانی ئەو بینایش ئێمە ئەو بەشەی کە لە ڕوخان نزیک بۆتەوە تەرکمان کردووە بەهۆی ئەوەی کە ئەو شوێنانەمان بە بینا تازەکە پڕ کردوێتەوە و وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیشمان هێناوە سەردانی شوێنەکەیان کردووە. لە نزیکترین دەرفەتە ئەگەر ئێمە ئەو پرۆژەی 50 قەرەڵەیمان بۆ بکرێت زۆر کارمان بەو شوێنە نابێ، بەڵام ئێستا تەرکراوە شوێنە. وەک بەڕێوەبەر و کارمەندانی نەخۆشخانەی شەید پێشڕە و ڕایانگەیان ئەوان کاری خۆیان ڕانەگرتووە و هیواخواست بوون کە وەزارەتی تەندروستیش ئاوڕێکی جدی لە بیناکەیان بداتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.